دوای 14 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی پارتی و یەکێتی لە کەرکووک و 5 ساڵ دەسەڵاتی ڕەهای بەغداد لە شارەکە، کورد هیواخوازی ژیانێکی ئاسایی و پڕخزمەتگوزاری دەکات. هاوڵاتیانی شاری کەرکووک بەشێکیان پیان ئاساییە دەسەڵاتی ئیداری لای چی کەسێکیان نەتەوەیەکی جیاواز بێت، گرنگە بێ جیاوازی و دادپەروەرانە خزمەت بە سەرجەم نەتەوەکان بکات. بەنسبەت شاری کەرکووکەوە شاری کەرکووک شارێکە بتەوە نەتوێ شارێکی کۆمەڵێ نەتەوە و جیاوازی تایە. هەر فترە ئەم شارە بەدەست یەکێکەوە پێش 2023 بەدەستی عەرەبەوە بوو، لە دوای 2023 تا 2017 بەدەستی کوردەوە بووە. ئێمە لەم شارەدا وەکو خەڵکی کەرکووک ئەمانەوەی خەڵکی بەسەر جەمنەتەوەکانە هەمووی بە ئاشتی و برایەتی و پێکەوە ژیان بێت. لە پاڵ ئەو ئاشتی ژیانەیە لە پاڵ ئەوەی برایەتە بێکەوە ژیاوین ئەمانەوەی خزمەتگوزاری بکرین، لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاری بکرێت بە بێ فەرق و جیاوازی تر کابرا کورد بێ عەرەب بێ تورکمان بێ خزمەتی ئەو خەڵکە ڕەشوروتە بکە کە لێرەیە. پێش هەموو شتێ عەدالەتی هەبێ، دەسەڵات کوردی بێ یا دەسەڵاتی بەغدا بێ، ئەوە گرنگە یەکسانی دادپەروەری بچەسپێ لە وڵاتە. دووهەم تەبعاً خۆشتریشە ئەگەر دەسەڵاتەکە کوردی بێ بۆ ئێمەی کورد، لەبەر ئەوەی هەمومان کەس و کاری یەکین، بەرپرسێک کووردە لە جێگایەکە ئەتوانی زوو بگەیتە لای، ئەتوانی ڕەعەت دەربڕی دەنگت بگا پێی، ئەوە شتێکی خۆشە باشە بەنسبەت کوردەوە وە خزمەتگوزاریش گرنگە هەرچ کەسێ بیکە. بەڕێوەبردننی هەڵەی پارتی و یەکێتی لە کەرکووک لە ماوەی دەیە و نیوێک نەبووە جێگای دڵخۆشی تاکی کورد لە شارەکە، بۆیە بە نیگەرانیەوە لێ دەڕوانن و پێیان وایە لە جێبەجێکردنی خواستەکانی کورد لە شارەکە کەمتەر خەم بوون. وەڵاهی وەکو دادپەروەری لەم شارە نەماندیە، نە لە کوردی دیمان نە لەمانیش، چونکە داهاتی ئەم شارە بە گوێرەی داهاتەکە هیچی بۆ نەکراوە. ئەمە لە ڕووی مۆلیدەوە هەندێک ئیش کراوە، یعنی ئێمە ناتوانین بڵێن وڵا هەر نەکراوە ئیش کراوە، بەڵام بە گوێرەی داهاتەکەی نیواونیوش نەکراوە. بەڵام وەکو حکومی کوردی بێ ئەگەر عەرەبی بێ ئێمە وەکو کورد تەبعاً پێمان خۆشە حکومەکە خۆمان بین کورد بێت نەک بەغدا بێت، بەڵام ئیسش کە بەغدایە یعنی کردوێتی، بەڵام ئەو ئاسە نییە کە ئێمە بینیم کرد. لەمان نەترسین ناقبا قسە بکەین تۆزێ حەوت کورسیت هەیە تۆ لەم شارەیە لە کورد و لە تورکمان و لە عەرەب زیاتر نیت، دەقەستەم بەو خوای وا خۆت و قەناتەکەت هیپەرستن. ئەو حەوت ئەندام پەرلەمانی ئێمە هەیمانە بەس لە قاعی تەعزیەیان بینی، بەس لە قاعی تەعزیەیە هەیەکی حەوت هەشت حیمای هەیە ئاوا لوێت فەقێ ئاوا ئەگەر ئاوا خەریک ئەتخوا لە قاعی تەعزیەکە ها لەم لاوە لەم ناوانە سێ و چوار ڕۆژتری ژیانی مامەڕیشەیە ئەلێ لوێت فەنگ چاوت دەرێکە ئەبێت تەلەفۆنکەن بۆ هین بۆ شەش حەوتێ مدیر شورتەوانە حیمایان بۆ دەرکارێر فرعی بە کاکەمە چییە؟ لەو ماوەیەی دەسەڵاتدارێتی یەکێتی و پارتی لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە بەری دروستکردنی قەوارەیەکی سربەخۆی بەهێز و خزمەتگوزار بەهۆی بەرژەوەندی سیاسی و هەوڵدان بۆ بەرژەوەندی کەسی سەرجەم خواستە گشتیەکان لە گۆڕنران، بۆیە هاوڵاتیانی کوردی کەرکووک ئەوەندەی خەمی خزمەتگوزاریە سەرەتایەکانیانە بۆیان دابین بکرێت. هێندە لە خەمی ئەوە نین جارێکی دیکە پارتی و یەکێتی ببنەوە دەسەڵاتدار. چیان ولی کەناڵی پەیام، کەرکووک.